هیچ جوان نییە نەچێ پێش من دەڕۆمە تو لێ وەردەگری دڵنیام لەوە یەک دانە کەیسیش نەبوو بۆ مادێ معاملەی لەگەڵ ڕۆژتان باش سندوقی نەتەوەیە گرتوەکان بۆ دانیشتوان بە هاماهەنگی لەگەڵ ئەنجومەنی باڵای کاروباری خانمان ئەمڕۆ هەڵدەستین بە ئیطلاقکردنی پلانی کۆمبی نەهێشتنی خەتەنەکردنی مێینا لە هەرێمی کوردستان. ئێمە لە ساڵی ڕابردوو دەستمان کرد بە کارکردن لەسەر چەند حسایەکمان کرد و چەند کۆبوونەوەیەکمان کرد لەگەر چەند بەڕێزانی بەڕێزەکانی وەزیرەکان و هەروەها چەند کار و کۆر و کۆبوونەوەکمان کرد لەگەڵ منەظەمەکان و لەگەڵ خەڵکانێکەوە بۆی بزانین ئەم هەڵسوکەم کەوتە ئەو کارە چۆن و چۆن ئەنجام دەدرێ و هۆکارەکانی چییە و چۆن بتوانین ئێمە حەلی بکەین ئەو مشکلەیە نەهێڵین لە هەرێمی کوردستان. ئەوە بوو پلانێکی 18 مانگیمان داناوە ئێستا حالیەن. ئەو پلانە بریتیە لەوەی چەند کۆڕ و کۆبوونەوەیەک دەکرێت لەگەڵ وەزارەتەکانی معنی کە بریتین لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی کە سەر بە وەزارەتی ناوخۆیە، وەزارەتی داد، وەزارەتی ئەوقاف، وەزارەتی پەروەردەشی لەگەڵایە. لە پرزنتیشنەکەمان عرض دەکرێت کە باسیەوە دەکەین هەر وەزارەتێک بەپێی کارەکانی خۆیەوە هەماهەنگ دەبێت لەگەڵمان و دەست دەکەین با بڵێن ئەو حملەیە کە لە سەر تاسەری کوردستان دەگرێتەوە. ئێمە زیاتر تەرکیز دەکەینە سەر دەوروبەری هەولێر و دەوروبەری سلێمانی لەبەرەوەی ئەو ئەحسایەکە هەمانە زیاتر ئەوە پیشان دەدا ئەو کارانە زیاتر لەو منطقانە ئەنجامەدرێت. بۆیە لە هەڵەبجە و لە دوهۆک وا دەستنیشان کراوە کە کەمتر ئەم کارە هەیە. بۆیە وای لێ دەکرێت کە زیاتر تەرکیز بکەینە سەر هەولێر و سلێمانی. لایەنی هۆشیاری دەبێت زیاتر یان چێکارە؟ بەڵێ لایەنەکە زیاتر لایەنی هۆشیاری دەبێت. هەروەها ئەوشم بیر نەچێ ڕێکخراوە ناحکومیەکانش لەگەڵمانە بەشداری دەکەن. ئەو کۆنفرانسە کە دەکرێت مەسەلەکە ئەوە نییە ئێمە لێرە بڵاوی بکەین و ئێمە لێرە ئیطلاقی پلانەکە ئەەکەین. یعنی لێرە باسی ئیطلاقکردنی ئەم بەرنامەیە دەکەین کە لەمڕۆ دەست پێ دەکەین بۆ ماوەی 18 مانگ بەردەوام دەبین. ساڵێکی کامل کە 12 مانگ ئێمە لە هوشیارکردنەوە لە بەردەوام دەبین لە مەسەلەی هۆشیارکردنەوە. ساڵی دووەم کە 6 مانگە دەست پێ دەکەین بە هەڵسەنگاندنی ئەو کارێکە لە ماوەی 12 مانگەکە کراوە. جا بۆیە ئەو کۆنفرانسە مەسەلەکە تەنها ئیطلاقکردنە. بەدڵنیاییەوە بەتەکید ئەوە لەلایەن ئێمە با بڵێن لەسەر مستەوای دەستپێکردن و ئیطلاقکردن دەست پێ دەکەین. NGO یەکان و وەزارەتەکان بە سوپاس و هاوکارمان دەبن بۆی ئەوان دەست پێ بکەن بە کارەکان.